بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. ئەم کاتۆم کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت بینەرانی بەڕێز لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی ئێنارتان لێبێت. من ڕێبوار ئەو ڕەحمانم لە وەرزێکی نوێی بەرنامەی بەڕاشکاوی و وەرزێکی نوێی ئێنارتیش پشتیوان بەخوا هەموو سێ شەمەیەک لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. ئەڵخەیەکەمی ئەم بەرنامەیە میوانداری دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەدم کردووە. دەمانەوێت لەسەر چەند پرسێک قسە بکەین کە تایبەتە بە ئامادەبوونت ضرورەتی بوونی سەلەفیەکان لە کوردستاندا چییە؟ ئەگەر بکرێت بە کوردی پێم بڵێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ڕەوتی سەلەفی سەرەتا پێویستە بزانین چییە ئەو جە ضرورەتەکەی چییە. سەلەفیەت واتە گەڕانەوە بۆ سەر ئەو دینەی کە سەلەفی ساڵح پێشینە چاکەکانمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام و سەحابە و تابعین لەسەری بوون و ئیمامەکان لەسەری بوون. ئەو دینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام هێنای خوای گەورە پێی نارد. لە دوای دوورکەوتنەوەمان لە سەدەکانی وەحی و سەدەکانی ناردنی ئیسلام دابەزینی قورئان ڕۆژ بە دوای ڕۆژ شتی زیادە هاتوتەوە ناو دین، گۆڕانکاری زیادە، نوقسانی، ناحاڵی بوون. سەلەفیەت یعنی گەڕانەوەی خەڵک بۆ سەر دینە پاکەکە، سەر سەرچاوە پاکەکە بۆ سەر ئەو دینە بەو شێوازەی کە پێغەمبەر هێنای عەلەیهی سڵاة وسەلام. ئەمە ژانی گەڕانەوە بۆ قورئان بۆ سوننەت بۆ شێوازەی کە سەحابە لەسەری بوون. بەڵام هەموو گروپەکانی کەش هەرپەنا بۆ ئەوە نابن هەر هەمان قسە ناکەن کە خەڵک ئەبێ بگەڕێتەوە سەر قورئان و سەر سوننەت. نانەخێر تاکە کەسانێک تاکە کۆمەڵێک کە لە هەموو جیهانی ئیسلامیدا و غەیری ئیسلامیدا کە بڵێ داوای ئەوە بکە خەڵکی نەبا بگەڕێنەوە سەر ڕێبازی سەلەف تەنها سەلەفیەکانن. ئەجینا کەسانێکتر بە ئاشکرا دەڵێت بۆ نمونە قورئان یا حەدیث لێکدانەوەی تازەی دەبێت بۆ بکەین یا حەدیث قبوڵ نابێت لەم سەردەمەی ئێمەدا. کۆمەڵێشتی تر دەوترێکە بە ئاشکرا دیارە کە ناوێت بگەڕێتەوە سەر ئەو ڕێبازەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام سەحابە لەسەری بوو، یعنی ئیسلامەتی بەو شێوازەنا کە خۆی هەبووە بەم شێوازەی کە ئەمڕۆ یا خەڵک کە دەیەوێ هەر یەکەی بۆ مەرامی خۆی و بۆ بەگوێرەی تێگەیشتنی خۆی. ئێوە بڕواتان بە مەسەلەی ڕیفۆرم یان گونجاندن یان گۆڕانکاری لە دینە نییە؟ ئەگەر دین هی من بێت، من خۆم داینێم پەیڕۆ و پرۆگرامێک بێ من دابنیشم یا چەند زانایەک دابنیشن دین دابنێن، بەڵە پێویستی بە ریفۆرمە و پێویستی بە نوێکردنەوە و تازەکردنەوە هەیە. هەموو ساڵێک و یا هەر چەند ساڵێک وەکو چۆن دەبینین لە ئەحزابدا دەکرێت. ئەمما دین دینی خوایە، ئەو خوای کە پێشتر هەبووە و ئێستاش هەیە و هەر دەژمێنێ دینێکی داناوە تا ڕۆژی قیامەت هەمان دینە و گۆڕانکاری بەسەر نایە و لەگەڵ هەموو سەردەمێکیش دەگونجێت. زۆر باشە. شتی زۆر لەسەر سەلەفیەکان ئەوترێت لە کوردستانە و بۆ بەشێک لەوانە قسەی جەنابێت و قسەی کەسانی تری ناو ڕەوتی سەلەفی لە کوردستانە ئەهێنرێتەوە. یەکێ لەوانە مەسەلەی وەلی ئەمرە. وەلی ئەمر کێیە؟ ئەو کەسەیە کە ئێستا حکومەکە؟ وەلی ئەمر ئەمە بابەتێکی زۆر هەستیارە، بەڵام وێرانە تەنها سەلەفیەکان توانیویانە چۆن سەلەفی ساڵح چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام فەرموویەتی و سەحابە چیان فەرموو ئێمەش وا دەڵێین. کەسانێکی تر هەیە ناتوانن نکۆڵی لەوە بکەن وەکو علم، بەڵام وەکو حەماسەت یا وەکو توندڕەوێتی دێن نکۆڵی لێ دەکەن. وەلی ئەمر لە گوشەیەکی عەرەبیە یعنی ئەوەی کە ئەمر کاروباری موسڵمانانی بەدەستە، کاری موسڵمانانی بەدەستە و موسڵمان بێت. ئەمڕۆ چێ کاروباری موسڵمانانی بەدەستە بۆ نمونە لە شاری سلێمانیدا؟ محافەڵە. و چێ لە هەموو هەرێمدا ئەوەتە سەرۆکی حکوومەت هەیە و سەرۆکی هەرێم هەیە. جا من حەقم نییە ئەمڕۆ چێیە کە بەیانی تۆش بی من بە تۆ دەڵێم وەلی ئەمر. باشە. بەمەرجێ ئەو کەسە موسڵمان بێت. کەواتە ئەمەش نەسی حەدیثی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سڵاة وسەلام وەالسەمع وەالطاعە وئین تەئەمەڕ عەلەیکم عەبدون. خۆ ئێمە خۆی دەزانێت لە ژیانمدا چاوم بە چاوی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت نەکەوتووە، بەڵام وەکو دین دەیڵێن. سەرۆکی هەرێم وەلی ئەمرە؟ وەلی ئەمری منیشە و هی تۆشە و هی هەموو حیزبە ئیسلامیەکانیشە، بەڵام دانی پێدانانێن وەکو شەرع نایڵێن. دەنا لە واقعدا ئایا ئێمە بۆ کاروبارمان پێویستمان بە تەوقیعی سەرۆکی حکوومەتە یا پێویستمان بە تەوقیعی سەرۆکی حیزبەکە؟ باشە. ئەمە واقع وەلی ئەمر لە مووسڵا کێیە؟ مووسڵ فیتنەیە، سەردەمی ئاژاوەیە، هیچ وەلی ئەمرێکی تێدا نیە ئێستا. ئەگەر داعش هاتە کوردستان و لێرە بوو بە
دەسەڵات جوانە ئەمە مژدەیەک بدەمێ بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ظهر منهم قرن إلا قطع فەرمێ ئەم توندڕەوانە ئەو تەکفیریانە ئەو تیرۆریستانە لە هەر شوێنە سەر هەڵدەن ئیلا سەریان لێ دەکرێتەوە ئیلا نامێنن کەواتە ئەمانە کەسانێک نین کە وەلی ئەمر بن زانایانیش لە پێناسەی وەلی ئەمردا دەفەرمون هەر کەسێک کە وڵاتی گرتە دەست و وەستەتەبە لەهو الئەمر هەر کەسێکە وڵات بگرێت دەست و وڵات ئارام بێت و حکمڕانی بکە ئەمانە ئاژاو فیتنیان ناوە نەک وەلی ئەمر بن بۆیە ئێستا چۆن دەوترێ وڵاتی بێحاکمە شاری بێحاکمە باشە ینی بەبڕۆی تۆ ئەڵەیت داعش تیرۆریستە وتومە و ئێستاش دەڵێم و بەردەوامیش بەڵ باشە لە گرتێکی ڤیددیۆیی یا کەی ژەنابتە لە یوتیوب بڵاو کراوەتەوانێت و ئەڵەیت قایمقام و مدیرنیاحەیە هەمان حکمی وەلی ئەمریان هەیە و سەمع و تاعەتیان پێویستە لە چاکەدا نەک لە سەرم قسێت بەردەوامم نەک لە فەرمانی خراپە لە هەر کار بەدەستێک بڕیارێک دەرکا یاسایەک دەرکا پێچەوانەی شریعەتی خوابێ من بەری ئەم لێ و پێ ڕازینی من گوێڕاڵیشی ناکەم بەڵام بێگومان خوای گەورە دەیەوێ وڵاتمان و بەلەد وڵاتمان و خەڵکمان ئارام بێت و ئیسراحەت بێت لە خزمەتی ئیسلامە بێت لە خزمەتی ئیسلامە بێگومان باشە ئەگەر بێت و خەڵک بە گوێرەی وەلی بە قسەی مدیرناحیە نەکا بە قسەی قایم نەکا بە قسەی محافظ نەکا بە قسەی حکومەت نەکا چی ڕوودەدا کاولکاری و ئاژاو و فیتنە زۆر باشە ئێستاش لە ڕابردووشە ئێمە قایمقاممان هەبووە ژن بووە تاعاتی ئەوش پێویستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وەسەمعی وەالطاعە وئین تەئەمەڕ عەلەیکم عەبد تەئەمەڕە فەرقی هەیە لەگەڵ ئیختیار یعنی لە حاڵەتی ئیختیاریدا ئیسلام دایناوە کە سەرکردەی وڵات دەبێ پیاو بێت بەڵام ئەگەر بە دەسەڵاتی من و تۆ نییە کە واکرا ئەو کاتە لە هەر فەرمانێک کە شەرعی بێ دەوێ بە قسەی بکرێ ئەسڵی دانانەکە کارێکی ڕەوانی و شەرعی نییە بەڵام کە کاروباری دانانی ژن بۆ ئەو پۆستە شەرعی نییە بۆ پۆستی بەرپرسێتی گەورە سەرۆکی وڵات شەرعی نییە بەڵگەش لەسەر ئەوە ئەمڕۆکە بۆچی چووکە لایق نییە نەک ئەمە لە ڕێزی ئافرەت کەم بکاتەوە بۆی خوشکان بە هەڵ لێمان حاڵی نەبن یعنی نمونەیەک دێنمەوە بۆ نمونە ئێمە سارەیەکی مارسیدیس دێنین و سارەیەکی توێتە گازێک دێنین دەڵێن ئەم توێتە گازە بۆ بار دەشێت کە حملی لێبنەی و باری لێبنەی بەڵام ئەم مارسیدیسە بە کەڵک ناتوانای نییە نەک لە بەرەوەی مارسیدی سارەیەکی خراپە بەڵام بۆ ئەو شتە دروست نەکراوە تۆ ژن و پیا بۆ شوپێنی بۆ دوو سارێ نە بۆ ئەوە دروست نەکراوە هەر یەکەی بۆ شتی خۆی دروستکراوە بەسم ئەوەیە ئەو جار دەڵێن ببوورە دەڵێن بۆ لە عالەمدا لە هەموو جیهاندا کە بڵین ئیسلام ڕێگا دەگرێ ئافرەت سەرکردە بێ خۆ لە وڵاتە کافرەکان ئیسلام ڕێی نەگرتووە ئەی بۆ ناچن ئافرەت دابنێن ئەگەر بژڵێن هەیە دەڵێن لە سەتا چەند هەیە لە سەتا چەندی هەیە لە سەتا چەندی هەیە دەرەچێت کەم ینی ئەڵمانیاوە بەڕازیل و ئوکرانیاوە کڕواتیاوە زۆر شوێن هەیە ئەی لە حاڵەتێکە ئەگەر قایمقامێک پیاو بێ بەڵام کاکەی بێ سەمع و تاعاتی پێویستمان کە موسڵمان بێت یعنی ئەگەر موسڵمان نەبوو سەمع و تاعاتی ئەگەر موسڵمان نەبوو دینی ئیسلام لەگەڵ فیتنە و ئاژاوەدانیە باشە بەوەلی ئەمری خۆمی نازانم نییە نابێت ڕێ بدرێ بە کەش من بە نا چۆن لە وڵاتێکدا کە وڵاتێکی موسڵمانانە بۆ کەسێک کە موسڵمان نەبێ بکرێتە سەروەر و سەرکردەی موسڵمانان ئەمە ناعەدالەتی و زوڵم مستەمە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشدا کە لە ئەمریکا و بریتانیاش بژین کە وڵاتێکی کافرە ئیسلام لەگەڵ کاولکاری و فیتنە و ئاژاوەی نییە بڵێم وڵات قانون و یاساکە چونکە سەرکردەکە کافرە نابێ ئێمە پابەندی قانون بین هەر قانون و یاسایەک پێچەوانەی شریعەتەکەمان نەبێت ولا بەرژەوەندی مرۆڤایەتی دابێ ئەگەر کافرێکیش دەریکا ئێمە لە وڵاتە بین پابەندی دەبین ئیسلام لەگەڵ تەبایی و استقرار و ئەمن و ئاسایش باشە بەس بەوەلی ئەمری نازانین کە موسڵمان نەبێت بەوەلی ئەمری نازانێت باشە بەرامبەر دیموکراسیەت چیڵێت تا چەند ئیسلام و دیموکراسی دێگەگرنەوە ديمقراطية يعني حكم الشعب ديمقراسي يعني حكم الشعب نفسه بنفسه شعب خوي حكمي خوي بك دلين شعب ملت بۆی هەیە کۆمەڵێ یاسا و دەستور و حکم دابنێت لە وردەکاریەکانی بەڕێوەبردننی ژیاندا لە بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکەکە و میلەت و وڵاتەکەدا تا ئەو ئەندازەی کە پێچەوانەی شەرع نییە لەو شوێنەی کە لەگەڵ شەرع تێک دەگیرێت لێرە ئایا حکمی خوا قبولکەین یا حکمی میلەت قبولکەین بێگومان حکمی خوا پێش دەخرێت نەک حکمی خەڵک چکە ئەو خەڵکە چێ ئەو خەڵک ئەوەیە کە خوا دروستی کردووە ناکرێ حکمی خوا پاش بخرێت و حکمی خەڵک پێش بخرێت لەوە داوتم کە پێچەوانی شەرعی خوایە
ئەمما لە شتێکدا بۆ نمونە ئێمە نیظام و حکمی کارەبا و ئاو و مرور و ڕێگاوبان و کۆمەڵشتمان هەیە خۆ لە قورآن و حەدیثدا نەهاتووە هەموو خەڵک دایناوە حکمی ئەو میلەتەیە بەڵام مادام پێچەوانەی شەرع نەبێت و لەبەر ژەوەندی میلەت دابێ پێویستە پابەندی بین. خۆ ئیسا لە کوردستانە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی یەکێکە لەوانەی کە باسی ئەوە کات کە لە کوردستانە سیستم دیموکراسیە ئەبوو بۆ وەلی ئەمری خۆتانی ێزانن تا ئێستا لژنەی فتوامان هەیە ئێمە لژنەی فتوای باڵا نەیانوتۆ سەرۆکی هەرێم کافرە لژنەی فتوای کۆمەڵمان هەیە نەیانوتوە کافرە لژنەی فتوای ببوورە ئێستا من دێمە سەری لژنەی فتوای یەگرتو نەیانوتوە سەرکردەی هیچ حیزب ئیسلامیەکان نەیانوتوە کافرە و ئێمەی سەلەفیش ناڵێن کافرە خۆشی ناڵێ من کافرم دەڵێ من مسلمانم مادام مسلمانە ئەگەر هەڵەشی هەبێ ئەگەر مخالفەی شەرعیشی هەبێ بەوە نابێ بە کافر ئیلا شتێک بە حەڵال بزانێت کە پێچەوانی شەرعی خوا بێت ئەوە جیاواز ئەو کاتە ئەمما تا ئێستا ئێمە بە مسلمانی دەزانین و غەیری ئێمەش دەڵێ مسلمانە بەڵام بەداخەوە دەڵێ مسلمانە و کار بەدەستیشە بەڵام ناڵین وەلی ئەمرە ئەمە وەکو ئەوە وایە بڵێم ئەمە یەکە ئەوەشیان یەکە بەڵام ناشکا بەدوو تەناقوضە بەڕاستی بەڵێ چێ وەلی ئەمر ئایا سەرۆکی حیزبەکان وەلی ئەمرن نەخێر کاروباری من و تۆ ئەمڕۆ لە وڵاتەدا بەدەست چێە دیارە بەدەست چیە کەواتەوە وەلی ئەمرەوەتە کاروباری من و تۆی بەدەستە خۆ من ناڵم عومەری کوڕی خەتابە خۆ من ناڵم ئەبوو بەکری سەدیقە نەموت وەڵایەکێکە لە ئەولیای خوا بەڵام کاکە گیان پێویستە لە چاکەدا بەگوێ ڕایەڵی بکەش و فیتنە دروست نەکەی تۆ وەسفی دیموکراسیەتێک کرد با لەسەر ئەوە بوەستین کە دیموکراسیەت حکمی شعبە ئەگەر ئەم شعبە هاتوو بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ئافرەتێکی هەڵبژارد دەڵێن کارێکی ناڕەوایە کارێکی ناڕەوایە بەڵام لە واقعدا دەبێتە کار بەدەست لە واقعدا دەبێت بەڵام وەکو شەرع کارێکی ڕەوانیە وەکو سەلەفیەکانی کوردستان بەوەلی ئەمریێزان وەکو من چیم سەرۆکی هەرێمی نەکەر ئافرەتێکی موسڵمان ئەگەر کافرێکیش سەرکردە بێ کافرێکی سەرکردە بێ خۆ لە مەکە کافر سەرکردە بوو ئەبوو جەهل و ئەبوو لەهەب حکمیان بەدەست بوو پێغەمبەری خوا چی دەکرد عەلەیهی سەڵات وسەلام سەبری دەگرت و داوای دەکرد و ئامۆژگاری خەڵکی دەکرد نەدەچوو فیتنە و ئاژاوە دروستکە و سەبری دەگرت ئێمەش ئەوە دەکەین لە گرتێکی ڤیددیۆیی تۆیە کە ساڵی 2005 تۆمار کراوە تایە ئەڵەی دەوڵەتەکەی تاڵبان دەوڵەتێکی ئیسلامی بوو گۆڕا بە دەوڵەتێکی ئەلمانی ئەمریکی ئێستاژ وا دەڵێم باشە کە ئێستاژوە ئەڵەی دەوڵەت بە زمانە ئەوە نیە کەوتم دەوڵەتێکی ئیسلامی ینی چاکە دەوڵەتی تاڵیبان چ جیاوازێک ژێبوو لەگەڵ ئەو دەوڵەتێک ئێستا داعش ئەم بوو بە حکوومەت بوو بە وڵات بەڵام چونکە ئوسامە بن لادن و کەسانێکی ئاوا فکر تیرۆریست و توندڕەوێتی لەگەڵی بوو تێکیاندا و کاولیان کرد لە شوێنی ئەوە چوون ئەمریکایان هێنا و وڵاتەکەش کاول بوو و مۆزوعەکانیشیان لێگۆڕا ئەو نمونەم بۆچی باس کردووە کاتی خۆی بۆ ئەوم باس کردووە کە ئەی ئیسلامە توندڕەوەکان موسڵمانە توندڕەوەکان گروپە تەکفیریەت تیرۆریستەکان ئێوە خزمەت بە ئیسلام ناکەن ئێوە دائیمەن دەبن بە هۆکاری ئەوەی کە دەستی ئەمریکا و دەستی دەرەوە بێنن بۆڵای وڵاتی مسلمانان وەکو ئەمڕۆ دەیبینین ئەمڕۆ ئێستا چێ هۆکارە بە ئەوەی کە ئێمە بە پارەی خۆمان بە نەوتی خۆمان بە کوڕی خۆمان بە گەنجی خۆمان هەمووی بکەینە قوربانی و ئەمریکاش بێ مەمنونیشی بین بەس بۆی ڕزگارمانکە چێ سەبەبە کەسانێکی ئاوا تیرۆریست و کەسانێکی توندڕە و تەکفیری سەبەبن لەم ڕوانگەیەوە باس کراوە نەک من لێ ڕازی بم ئەیچە سەبەبە بۆ دروستبوونی ئەو توندڕەوانەی بەزاری تۆ ئێڵێم ئەو توندڕەوانەی کە تۆ باسێکی کۆمەڵێک ڕموز و کۆمەڵێک بانکخوازی حزبە ئیسلامیەکان جانەک هەر لە کوردستان لە دەرەوەی کوردستانیش و لە پێشی هەمووشیانەوە ئیخوان مسلمین یوسف قەرضاوی بۆ خۆی دان بەوە دادنێ کە ئەبوو بەکر بەغدادی ئیخوان بووە و هەروەها ئەیمەن الظەواهری ئێستاش کە هەر ئیخوان بووە ئەو فکرە توندە کە هەیە لەناو ئەحزابدا لەناو هەندێک لە ئەحزابی ئیسلامیدا ئەوە هۆکارە بۆ دروستبوونی ئەو فکرەیە نمونە لەسەرەوە بۆت بێنمەوە نمونە باشترین بەڵگەیە لە ئەم جومعەیە ڕۆیشتنا جومعەی پێشووتر مەلایەکی یەکگرتوو کە دکتۆرای هەیە ناوی ناهێنم لە هەولێر لە مناسبەی مردنی مەلیکی عەبدوڵڵا مەلیک عەبدوڵڵای سعودیە دەڵێ ئەو مەلیکە مرد و گەیشتە ئەسفەلە سافلین بۆ لای ئەبوو جەهل و ئەبوو لەهەب ڕۆیشت تۆڵێکی لەسەرەوە نا ئێستا با من قسەکەم تەواو یعنی ئێستا من پرسیار دەکەم لەگەڵ هەموو کەسێک کە عەقڵی هەبێ و تێبگا لە دیدی ئەو مامۆستایە کە مەلیک عەبدوڵڵا لە پلەی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب دابوو بێ و گەیشتێتە ئەسفەلە سافلین ئەی دەبێ بەرامبەر بە سەرۆکی هەرێمی ئێمە چی بڵێ بەرامبەر بە سەرۆکی وڵاتێکی تر چی بڵێ کەواتە لە دیدیاندا هەمووی کافرە
ئەو فکرەیەکەوا دەکات گەنج هەمووی بە کافر بزانێت و شۆڕشی دژ بکات و ئەو دروست بێت ئەمە لە دیدی ئێمەی سەلەفیدا مسلمانن هەروەکو چۆن دەڵم سەرۆکی هەرێم مسلمانە دەڵم سەرۆکی تورکیاش مسلمانە دەڵم سەرۆکی سعودیەش مسلمانە ئەوەمان وتوە ئێمە ئەمما بزانە گرتە ڤیدیۆکەی هەیە بۆی نەڵێ وەڵا نەموتووە سەوت و سوورە دەڵێ گەیشتە ئەبوو لەهەب و ئەبوو جەهل جاکە ئەو بەلایەوە مەرتەبەی ئەبوو جەهل و ئەبوو لەهەبی هەبێ کەواتە هەموو سەرکردەی هەموو وڵاتە مسلمانەکان هەمویان کافرن کەواتە گەنجینە بە کافریان بزان و خوێنیان حەڵاڵە ئەمە داعیشی دروست کرد ئەمە داعش دروست دەکات نەک سەلەفیەت دژی ئەو شتێ ڕۆتەکەی ئەوە یارمەتی دەرنیەوە دروستبوونی ئەو تونڕوانە ئێمە هەموو شتێ بەڵگەی دەوێت قل هاتوا بورهانەکم بەڵگەمان دەوێت لەو کاتەوە کە من وەکو کەسێکەوە تەمەنم 46 ساڵ تێپەڕ دەکات تا لەوەتی کە من خوا هیدایەتی داوم و بانک خوازم و خەڵک نەسیحەت دەکەم دژی تیرۆریستی توندڕەوێتی بووم لەو کاتەوە کە خێڵی حەمە هەبوو من لە مەقالێکم نووسی و بڵاوم کردەوە کوردستانی نوێژ بڵاوی کردەوە بەناو نیشانی گەلی کوردی مسلمان شایستەی بەناو ئەنفالی بەعسیەکان و بەناو جیهادی تیرۆریستە ئیسلامیەکان نییە ئەوە جیهاد ناکرێت دژی ئەم وڵاتە دوای ئەمە کتابێکم دەرکرد لەسەر جیهاد کە ئەمە جیهادنی ئەمانە دیکەن چونکە جیهاد دژی کافرێکە کە دوژمنایەتی دەکات نەک دژی مسلمانە دوای ئەو ڕوونکردنەوەم داوە بە هیچ شێوازێک سەلەفیەت و داعش جیاوازیان بینی ئەرز و ئاسمانە بەڵام خەڵک بەداخەوە ڕیش معیار و تەرازوەلای هیچی ترنا لەسەر ئەو ڕشەش پرسیارێکە لێ یەکەم ئێوە بۆ ئەمەە ئەگەڕێنەوە بۆ فتوای زاناکانی سعودیە مستحیل لە شتیوانە ئەوەی ئێمە بۆی دەگەڕێنەوە قورئانە حەدیسی پێغەمبەر خوای بەڵام زۆرێک لە کەساتەکانی ئێوە ینی فتوای بانکخوازە سعودیەکان بەکار تێک دەکەینەوە فتوەکانمان تێک دەکاتەوە سەلەفیەت لە هەموو جیهاندا یەکە ئەمڕۆ و جیل لە دوای جیلیش بگەڕێەوە ئەو قسەی کە ئیمام ئەحمەد کاتی خۆی کردوێتی ئیمام شافعی کردوێتی سەحابە کردوێتی ئیبن تەیمیە کردوێتی تا ئەمڕۆژ ئێمە هەمان قسەیە نەگۆڕە تۆ ئاگات لەوە هەیە کە من ئەمەد ڕوبەڕوو بکەمەوە کە ئێوە لەسەر ئێوە ئەوترێت کە سعودیە پشگیریتانەکە قل هاتوا برهانكم إن كنتم صادقين من بتوە دەڵێم تۆ سەد دەفتەری فلان کەست خواردووە نابێ بڵێ دلیلی چیە بەڵگە چییە باشە یەکسەر دەڵێ تەواو لە سعودیە ئەو کەسانەی کە ئەو تۆمەتە دەکەن بۆ ئێمە ئەگەر درۆ دەکەن و بوهتان دەکەن شەرم ناکەن ئەی کە بەڵگەیان پێبێ هەر شەرم ناکەن یەکسەر دەمێکە لە فەیسبوک و لە گۆڤار ڕۆژنامەکان و میدیاکان بڵاو دەکرێتەوە بەڵگەکانیان کە ئەوە دەڵێن ئێمەش چاوەڕین والله لە ئێوە بەپەلەترین ئەو بەڵگانە بخەنە ڕوو کە ئێمە لە سعودیەوە دەعم دەکرین یا لە هەر وڵاتێکی ترەوە یا لە هەر حیزبێکەوە یا لە هەر موئەسسە و جەمعیەکەوە تەحەدا دەکەم لەم شوێنە بەڵگەی مادیم پێ نییە بەڵام بەڵگەیەکی نووسراوم پێ کە یەکێک لە بانکخوازەکانی سعودیە تەسکی تۆ ئۆکات تەسکیە دەڵێ چی بەدەق چێ تەسکیەم دەکات و تەسکیەش چی دەڵێ ڕەبیع مەدخەلی دەڵێ چی بانکخوازی سعودی دەڵێ تسكي جناب دكات السلام عليكم ورحمة الله وبركاته أما بعد فإن الأخ الشيخ الدكتور عبد اللطيف أحمد الكردستاني من خيرة علماء أهل السنة والدعاة إلى الله كابرايك شاهدي بو من دداك من أهل علم بم زانياريم هبه عالمك شاهدی بۆ من دەدات نەگوڵا پیاوێکی سوڵتەی سعودی بێ پارە بۆ من بنێرێ ئەم دووشتە ئەرزوو ئاسمانی بۆ ئەو زانە وەکو ئەوە وایە وەکو ئەوە وایە تۆ بچی لە شوێنەکەی مەلا عەبدولکەریمی مدەڕیسی ناکرد ئەی بۆ تەسکیەی بۆ نمونە مستەفا زەڵمی ناکات تۆ مستەفا زەڵمی ناکات من نامەوێت باز لە کەسانێکی ترەوە بکەن چونکە وتمان باسی هیچ لایەنێک و هیچ شخصێک نەکەین تەنها من هەر شخصی قسەی خۆمم لەسەری هەیە ئەو جارە دەبێت لەو عالمە پرسی بۆچی تەسکیە من دەکات تەسکیە ئەو ناکە ئەو عالمەی کە تۆ ناوتێنە سەلەفیە منیش سەلەفیم بەڵام دکتۆر مستەفا زەڵمی سەلەفی نییە دکتۆر مستەفا زەڵمی باوەڕی بە کۆمەڵ ئەحادیسی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ نییە شتیوە بۆیە چۆن ئەو قسەی بەرامبەر من دەکرێت بەرامبەر ئەو ناکرێت لەگەڵ ڕێزمدا بووی کەواتە ئەوە باز لەوە ناکرێت وەڵا مادام عالمێک شاهدی دەدا کە تۆ زانای تۆ علمت هەیە کەواتە تۆ لە سعودیەوە داعوە باشە بەڵام وابزانم ئێوەش قسەتان لەسەر کۆمەڵێک لە حەدیسەکانی پێغەمبەر مستحیلە ئەوەی حەدیثی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەیخینە سەر و سەرچاوە لە سعودیە بۆ نمونە ئەمە بگەڕێمەوە ئەو لایەنە کۆمەڵایەتیە بۆ نمونە لە سعودیە لێ خوڕینی ئۆتۆمبیل بۆ ئافرەت حرامە ئەگە سەلەفیەکان لە کوردستانە پێتان وایە کە دەخۆن ئۆتۆمبیل بۆ ئافرەت بکەن بۆچی ئەوە دەکەن ئەمە فتوایەکی ئێوە پێتان وایە حرامە ئەزانی براکەم ئەمە فتوایەکی ئیجتیهادیە لە مەسئلەی معاملاتدایە هیچ پەیوەندی بە عەقیدە و بە بیر و باوەڕ و منهەج و شتەوە نییە
ئاسای عالمێک فتوا بۆ شێوازەدا لە وڵاتی تر فتوا دەدرێت کە دروستە ئافرەت بیبێ ئەمە کێشەیەکی ئیجتیهادیە چۆن دەبین شافعی حەنەفی مالکی لە هەندێک فتاوادا خلافیان بۆ ئاساییە پرسیارم لە بڕۆی تۆ کرد بەڵێ حرامە من بەڕەوای نازانم هەر گەنج کچێکی هەرزەکار و گەنج سویچی سیارەی بدرێتەوە بۆ کوێ بڕوا بۆ چونکە لەوانەیە سەر بچێشێ بۆ خراپەکاری ئەگەر هات ئەمما ضرورەتێک کە هەبێت الضرورات تبيح المحظورات لە بابی ضرورەتدا ئەمما دەرگاکە بواڵا بکرێتەوە بێگومان سەر دەچێشێ بۆ کاری خراپە ئیسلامیش ناوێت لە ناو کۆمەلگادا خراپە بڵاو بێتەوە ینی بە بڕۆی ئێوەش حرامە نامنوتم تەفسیلم پێدا نەموت حرامە مطلقی ڕوونم بەڵام ئەڵی بۆ ضرورەت ئەی بێگومان هەموو حاڵەتێکە کە پێویست کات ئەو بەو کاتە و بە شروط و زەوابڵی خۆی ئەو جا مەسەلەکەش ئیجتیهادیە کێشەیەکی ئەو تۆ نییە بڵێن منهج و عەقیدە بێت مامۆستا عەبدوڵەتیف تۆ لە گرتێکی ڤیدیۆیی ترا ئەڵێیت بەدەق باسی ئەواکێت ئەڵێ جیاوازی نییە لە نێوان ئافرەتی سفور و بیاوی بێڕیش خۆت پیاوەی کە ڕشی تاشیوە خۆت بیستێت هیوادارم بیست بێتت ئەو جا بڵێ بەڵێیان نەخێر چونکە ئێستا شتێک دەڵێم من بیستوتە خۆت ڤیدیۆکە هەیە خۆت بیستێت ئاوا بڵێ ئەمە وەڵام نییە خۆت بیستوتە من وامود ببوورە من لە موقعی پرسیارکردنم ئازانم موقعی وەڵام ئازانم ڕەحمەت لێ با من بۆت باسکەم بەڵێ قورآنی پیرۆز خوای گەورە پێمان دەفەرمێ فەوەیل للمصلین بەڵێ یعنی جەهەنەم بۆ نوێژ خوێنانە بەڵام تەواوی کە الذين هم عن صلاتهم ساهون ئەگەر تەواوی نەکەی ئاەتی دوایی های دەڵێ چۆن خوای گەورە دەفەرمێ جەهەنەم بۆ نوێژ خوێنە ئەگەر قسەکەی دواتر تەواو نەکەی منیش قسەکەی دواتریان بڕیوە هەر ئەوەندەیان هێناوە کە من وتومە پیا وەکو ئافرەتە ناڵم پیا وەکو ئافرەتە ئەوم نەوتووە من دەڵێم چۆن خوای گەورە لەسەر ئافرەتی واجب کردو پۆشاکی شەرعی هەبێت لەسەر پیاویشی واجب کردو ڕیشی هەبێ ئەمەش فتوە هەر چوار مەذهبەکەی قسەی من نییە ئیجتیهادی من نییە ئیمام شافعی ئیمام مالک ئەبوو حەنیفە و ئەحمەد یعنی وتومە چۆن ئافرەت تاوانبار ئەوانەی کە ڕیشیان نییە حکمیان چییە ئەڵێم تاوانبار دەبێ پیاویش وەکو ئافرەت تاوانبار دەبێ یعنی پیاویش گوناهبار دەبێت کە لادا ئەگەر ڕیشی نەبێت گوناهبار هیچ تر نییە گوناهبارە نە لە دین دەردەچێت نە کافر دەبێت نە موجریم دەبێت تاوانە و گوناهبار دەبێت بۆ چکە خوای گەورە واجبی پیامبەر واجبی کردو عەلەیهی سەڵات وسەلام یعنی مامۆستا سابەوە بێ ئێمە زۆر گوناهبارین بە تایبەتی من زۆر گوناهبارم من ڕیشم هەیە و سمێڵشم تاشیوە لەگەڵێ ئەخر دەی بۆ وا دەکەیت بۆ وا دەکەیت بۆ شتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئەعفوا اللحا تۆ شایەتی دەی وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله ئەیدەیت تۆ پرسیار لە من مەکە ببوورە ئەخ تۆ باسی خۆتت کرد بۆیە منیش باسی تۆ دەکەم کە شاهدی لەسەر ئەوە هێنام کە شایەدی بەوە بدەی پێغەمبەری خوا لەلایەن خواوە نێردراوە ئێستا کە سەرۆکی ئەم وڵاتە نێراوێک بۆ لای تۆ بنێرێ بڵێ ئەو شتە بکە دەڵێ بەسەر چاو بەڵام خوای ئەرز و ئاسمان پێغەمبەرێکی بۆ لای من و تۆ ناردوو دەڵێ ئەی ئافرەتان خۆتان داپۆشن ئەی پیاوان ڕیشتان هەبێ من بە قسەی دەکەم تۆ بە قسەی ناکەی خۆت باشە من داوای ئەوەت لێ یەکەم کە تۆ دقێکم پێ بڵیت یان حەدیثێکی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ پێم بڵێ لەسەر هێشتنەوەی ڕیش بەڵام ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکە وەڵامم دەرەوە بە ڕێزان ناوبڕێکی کوردوەرەگرین و پاش ناوبڕە لەگەڵ دکتۆر عەبدولەتیف ئەحمەد بەردەوام بین لە گفتوگۆکەمان. بەڕێزان جارێکی سڵاوتان لێبێت. دکتۆر پێش ناوبڕەکە باسی ئەوم کرداوای ئەوم دەکردوتم دقێک یان حەدیثێکی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێن تۆ لەسەر هێشتا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ خالفوا المشرکین ئەحفوا الشەوارب ووفروا اللحى وأطلقوا اللحى فەرمێ سمێڵەکانتان کورتکەنەوە بانەیەتە ناو دەمتانەوە و ڕیشیشتان بەرەڵاکەن و بیهێڵنەوە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام هەر چوار مەذهبەکەش لەسەری متفقە. بەڵێ هەڵوێستی دکتۆر عەبدوڵەتیف لەسەر سەربڕینی مرۆڤ چییە لەلایەن داعش؟ ئەعوذ بالله پەنا بەخوا بەلامەوە کارێکی بەشیعە کارێکی زۆر قێزەونە کاریشی زۆر غەڵەتە تەنانەت ئەوانەی کە مرتەدیشن مافیەوەیان سەریان بەبڕدرێت ئەوەی کە ئەمڕۆ دەکرێت لە وڵاتی ئێمەدا کارێکی ناشیرنە کارێکی بێشەرعیە بەڕاستی تەنها لە چی داهاتووە لە کاتی قیساسدا قیساس کە بریتیە لە حکوومەت خۆی کە کەسێک بە ئەنقەست بە زوڵم بە تەعەدا بە ناڕەوایی دەچێت کەسێک دەکوژێت ئەو کەسە دەبێت قیساسی لێ دەرکرێت لە شریعەتی ئیسلامدا وەلەکم فی القیساس حیاتون چۆن ئەمڕۆ لە قانوندا ئیعدام هەیە ئیعدامەکەوە تا ملی بە قەنارەدا دەکرێت زۆر جار سەری لێ دەبێتەوە
لا ئیسلامدا ئەم ئەزیەت و تعزیبە نییە کەمەلی لێ بکرێتەوە لە قەنارە بدرێ بە شمشێر لە سەری دەدرێت ئەوە یعنی بەلای ئێوە شۆ ڕەوایە کەسێکی مرتد سەری بپەڕێنرێ هەر شتێک بەلای دینی ئیسلامەوە ڕەوا بێ 100 جار بەلامەوە ڕەوایە باشە یەک ئەنمولە یەک نوکە پەنجە نامێت لە دینی ئیسلام لادەم بە پشتیوانی خوا باشە مەمەسا ینی من لەم قسەیەتەوە وا تێگەم کە ئێوە لەگەڵ ئازادی ڕادەربڕی نانین بەڵێ لەگەڵ ئازادی ڕادەربڕی ناین هیچ گومانمان لەوە دانیە بەڵام مانە ئەوە نییە کە ئەو کەسە ڕای خۆی دەردەبڕێت بەلای منەوە تەواو خوێنی حەڵاڵە و نازانم چییە ئیلا مەگەر کە شتێک کاکە پێچەوانەی یعنی هەموو دابوونەری تێک بێ یا شتێک کاکە لێچێک بێت لە نەواقضی ئیسلام ئەمما کابرا ڕای خۆی دەردەبڕێ یعنی جوولەکەیەکە گاورێکە بوذیەکە مەجووسیەکە هەرچی هەیە ڕای خۆی دەردەبڕێ بێدینێکە ڕای خۆی دەردەبڕێ کەیفی خۆیەتی لا ئیکراها فی الدین من بە زۆر نامێ بیکەمە موسڵمان بە زۆر خەڵک ناکرێت بە موسڵمان ئەوە قاعیدەیە لە ئێمەی موسڵمان ئەوترێت کە سەلەفیە مەدخەلیەکان زۆر کار لەسەر حەدیثێکی پێغەمبەر دوودی خۆی لەسەر دەکەن کە باسی ئەوە کات هەموو گروپەکان و کۆمەڵەکانی تر فقی ئاگرن جگە لە فرقەکەی خۆی بەڵام ئێستا هەر لەناو سەلەفیەکان شاد چەند فرقە و گروپێکن مستحیلە کامتان ئەهلی ئاگرن و کامتان ئەهلی باشن بەخوا سەلەفیەت هەموو یەکە ئەوەش ئەو ئیدعایە ناڕەوایەش کە دەکرێت گوایە کەسانێکن پێیان دەوترێت سەلەفی جیهادی بەخوا سەلەفی نین سەلەفیەت یەکشت بۆ چونکە سەلەفیەت گەڕانەوەی بۆ سەر ئەو منهەجەی سەلەفی صالح واتە پێغەمبەر و سەحابە و تابعین لەسەر بوو عەلەیهی سەڵات وسەلام ڕەضی الله عنهم ئەوەی کە بەڕاست لەسەر ئەو ڕێبازە بێ ئەوە سەلەفی ئەوەی کە بەڕاست دەستی پێوە نەگرێت هەر ئیدعایەکی ناڕەوایە نەبێ وەکو کەسانی تیرۆریست و کەسانی تەکفیری کە بەخۆیان بڵێن سەلەفی جیهادی من ڕاز ناکەن سەلەفینی بەڵێ سەلەفی ئەوانە خەواریجەکانن نەک سەلەفی ئەوانە پێغەمبەر و سەحابە بێت بەڵێ کێشەی تۆ لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە چییە؟ کێشەی من لەگەڵ تاکتاکی کۆمەڵی ئیسلامی نییە لەگەڵ تاکتاکی یەکگرتو نییە لەگەڵ تاکتاکی هیچ کەسێک نییە بەڵکو کێشەم لەگەڵ ئەوەیە کە ئەوان بە ناوی ئیسلامەوە کۆمەڵێک شت دەکەن کە لە ئیسلامدا نییە وە گرنگیش بەو شتە نادەن کە لە ئیسلامدایە پێغەمبەران یەک لە دوای یەک عەلەیهیم السەڵات وەسەلام بۆ هاتوون کە خوای گەورە بەتەنها بپەرسترێ و شەریکی بۆ دانەندرێ شوێن تاعەتی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی السەڵات وەسەلام بکەین و شوێن سونەتی ئەو بکەوین کەچی تەماشا دەکەین ئەو جانبە گرنگی پێ نادرێ گرنگی لە لای حزبە ئیسلامیەکان گەیشتنە بە کورسی گەیشتنە بە دەسەڵات لەسەر حسابی تەوحید لەسەر حسابی سنت لەسەر حسابی ئیسلامەتە جوانەکەمان گەیشتن ئەوەش چی پێویستە وەسیلەیەکە کە کۆکردنەوەی خەڵک جەماوەڕ کۆکردنەوە و دەنجیان پێ بدرێ و بگەن بە سوڵتە بەڵێ کاتی بەرنامەکەی من کەمی ماوە گە بکرێت زۆر بە کورتی وەڵام من بێتەوە بۆی هەندێک لە کۆمنتی ئەو هاوڕێ خۆشەویستانش بخوێنمەوە کە لە فەیسبوکەوە پرسیارە ڕاستی جەنابە کردووە ئەمەوە ڕێتۆ بزانم لەسەر کوژرانی ئەو ڕۆژنامە نووسە فەڕەنسیانە زوڵم بوو لیان کرا یان ڕەوا بوو کام نازانم بەخوا ئەو ڕۆژنامە نووسە فەڕەنسیانی ڕۆژنامەی شارلی ئیبدۆکە کاریکاتێریان بڵاو کردەوە لە فەڕەنسا کە کراوە خزمەتی بە ئیسلام نەکرد فتوى من بە شەرعی نازانم بەکارێکی باشی نازانم زەرریدا لە ئیسلام لە موسڵمان یعنی نەبوو بکوژدن بۆچی سەیری مەسلحەت و مەفسەدەت دەکرێت کەسێک کە گاڵتە بە پێغەمبەری خوا بکە شایستەی 1000 جار کوشتنە گاڵتە بە پێغەمبەری خوا بکە ئەوە سەراحەت دێڵم بەبێ مجامەلە بەڵام ئەو کارێک کە کرا لەگەڵیان ئەگەر کەسێک وای کردبێ ئەوی لەگەڵ بکرێ بە زەرری مسلمانان تەواو بوونک بە قازانجی مسلمان بۆیە فتوای زانایانی سەلەفی لەسەرەوە بە کە کارێکی غەڵەت بوو ئیدا نەکرا ئەی ئەوانەی هەندێک لەوانەی کە خۆیان بە ئیسلامی ئەزانن و سوکایەتی بە پێغەمبەری مەسیحەکەن بە هەمانی شایەنن ئەبێ بکوژرێت پێغەمبەران هەر هەمویان پیرۆز و بەڕێزن باشە ئەوترێت کە سەلەفیەکانی کوردستان سەلام لە ئەندامی حزب ئیسلامیەکانی تری کوردستان ناکەن واقع دەری خستووە کە ڕاز نییە من لە پەیمانگای زانستی ئیسلامیەکان دەرز دەڵێمەوە کۆمەڵم لەگەڵا یەکگرتوم لەگەڵ و سەلام لە یەک دەکەین کەژەتان لەگەڵ یەکتری نا بڵێم خلاف هەیە لە بینماندا ئەمما سەلام لە یەکتر دەکەین باشە ئەمە یەک پرسیاری تر لە تۆ بکەم کە شخصیە ئەگەر تۆ داوت کرای بۆ پەرلەمانی کوردستان لە بەردەم سرودی ئێڕەقی بە هەڵەسیتە سەر پێ سرودی ئێڕەقی من زۆر بەڕاشکاوانە باسم کرد کە چەند بڕگەیەکی تێدایە شەرعی نییە و لەگەڵ لیژنەی فتوای باڵاش قسەم کرد لەگەڵ سەرۆکی زانایانیش مامۆستا عەبدوڵڵا قسەم کرد وتم پێویست ناکات لەسەر شتێک کە پێچەوانی شەریعەتە
ئیسرار و داکۆچی بکرێ بگۆڕدرێ بە کەلیمەیەکی تر خۆ الحەمدلله شاعیر نەبراوە و الحەمدلله کورد نەبراوە و شیعر نەبراوە بۆ ئێمە ئیلا شتێک هەڵبژێرین کە لەگەڵ شعوری میلەتە مسلمانەکەمان دژایەتی هەبێ ئەوە هەڵوێستی من بۆ ئەو کاتەش ینی وەڵامی پرسیارەکەم بە وردامەوە تو ئاگال لێ نەبوو ئاگام لێ بوو هەڵەسیت لەبەری یان هەڵنەوەڵە هەڵاست هەڵاسی نەخیر نەگڕێز لە کورد و لە شیعاری کورد نەگرم وەکو سەلەفیەک حەز دەکەم و داواشم لە خوایە خوای گەورە دەوڵەتمان پێ ببەخشێ دەسەڵاتمان پێ ببەخشێ کیانی خۆمانمان هەبێ لە هەموو کەس بەهێزتر بین باشتر بین چاکترین ئەوە ئاواتمە بەس مانای ئەوە نییە کە من ملکەج بم بۆ شتێک کە پێچەوانەی دینەکەمە ئەوە لەو جوزئیەتەدا دێڵێم شەڕی پێشمەرگەلەکە داعشا جیهادە لەسەر خاکی خۆمان نەچین شەڕ بۆ شیعە بکەین بەڕاستی دوایش ئێمە دەرپەڕێنەوە و بەس خوێنی گەلی کوردی مسلمان بڕژێت و تەواو نەچین یعنی ئەو ڕۆڵە کووردە بە کوش دەین لەسەر ئەوە قازانجەکەش بچێتە جیهادە یان جیهاد نییە بۆ دیفاع لە وڵاتی خۆمان لە میلەتی خۆمان بە جیهادی دەزانین ئەگەر تۆ داعش بە تیرۆریست ئەزانیت و پێت وایە کە ئەمانە تێکدەرن و مرتدن و لە دین لایەن ناوە ئەی بۆ جیهاد نییە دوایان بکەون و لە ناویان بەرن چونکە زەرری تێدا بۆ میلەتەکەمان ئەو هەموو قازانجییان نیە بۆ دینەکە بۆچی چونکە ئێمە کە لە سنووری خۆمان تەجاوزمان کرد لە سنووری خۆمان تەجاوزمان کرد کوڕی خۆمان بە کوش دەدەین عاقبەتیش خۆ ئەو شوێنەی ئێمە نییە و دەسەڵاتیشمان نایە بەسەری باشە بۆ ئێمە کوڕەکانمان بکەینە سوتەمەنی ئاگرێک کە خازانجەکەی بۆ ئێمە نابێت ئەوەی کە پارتی کرێکارانی کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەیکەن لە خەبات جیهادە خۆوان لە پێناو خاکە ناوترێت جیهاد بڵێ دیفاع لەم خاکە نیشتمانە بڵێ دیفاع لە خاکەکە بەڵێ دیفاع پارێزگاریە ئەمە تۆ مستەلاحی جیهادم بۆ بەکاردێنی جیهاد وشەیەکی شەرعیە قورئان بەکاری هێناوە جیهاد ئەو کەسەیە کە هەر کەسێ بیکە پلەی لای خوای گەورە بەرز دەبێتەوە شەهید دەبێت جێتە باشەوە ئەمما کەسێک لەسەر خاکی نیشتمان جیهاد ئێخۆوان لەسەر خاکی نیشتمان ئاخرکە بۆ کەسێک کە باوەڕی بەخوا هەبێ باوەڕی بە ئیسلام هەبێ ئەمما کەسێک کە باوەڕی بە ئیسلام و بەخوا نەبێت چۆن بڵێم جیهادە بۆ ئەو جیهادی بۆ ئەو دیفاع بە ئیسلام نیە هەر کەسێک کە باوەڕی پێ نەبێت یعنی لەوانەیە ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستانە هەر کەسێ من کەس ناناسم هەر کەسێ باوەڕی بەخوا هەبێ و باوەڕی بە دینەکەی خوا هەبێ تێبکۆشێ دیفاع لە میلەت وڵاتەکەی بکە جیهادە ئەو بەعام دێڵم مسلمانیش نەبێ باوەڕی بە دینی خوا و بە قورئان نەبێت بە ئیسلام نەبێ نەوەڵا هیچ جیهاد نییە بەس دیفاع لە وڵاتەکەی خۆی دیکا و کاری شەرەفمەندانەیە ڕەوایە ئەو خەباتەی کە لە باکووری کوردستان و ڕۆژهەڵاتە هەیە وتم بەڵێ ئێوەی کە لە ڕۆژاوی کوردستان ڕۆیە چۆن ئەوەی کە لە کۆبانێ بۆ نمونە ڕوویە کۆبانێ وا بزانم لە هەموو مامۆستایانی ئاینی ئەم کوردستانە زیاتر من لە مزگەوتی بەهەشت کۆمەکم کۆ کردەوە وەکە کەناڵی ڕووداویش و NRTش و کۆمەڵی کەناڵی تریش داوت کرا بانکران کە تەسویریان کرد ئێمە کۆمەکمان کۆ کردەوە بۆمان بردن بۆ کەمپەکانیان لە خزمەتیاندا لە زۆر باشە ئەمە چەند کۆمنتی چەند هاوڕەیەکە بۆ بخەنموانێکە لە ڕێگەی تۆڕ کۆمەڵاتی فیسبوکەوە نردویانە بەسپاسەوە بەڕێزێک بە ناوی چۆمان فەلاح ئەڵێ بەپی ئەو پرسیاری کە مامۆستا عەبدولڵەتیف وەڵامی دایەوە کە سەرۆکێرە مسلمانە چکە خۆی دەڵێ من مسلمانم ئایا داعشش مسلمان نیە خۆوانش خۆیان دەڵێن ئێمە مسلمانین دیارە تێنەگەیشتووە لە وەڵامەکە سەرۆکی هەرێم وڵاتی مستەقڕە بۆی هەموو ئەندام پەرلەمان و هەموو وڵات ڕازی بووە دەستیان هەڵبڕیەوە کە سەرۆکی پەرلەمان بێ بەڵام چی ئەمڕۆ ڕازیە کە داعش حاکم و فەرمانڕەوا بێ کەس ڕازی نییە بۆیە شاری بێ حاکمە بەڕێزێکتر بە ناوی دانیار کەریم نووسیوێتی کۆمنتێکی نردوواڵێ کاکە ڕسم حرامە بەڵام ئەگەر حرامە بۆچی مامۆستا عەبدولڵەتیف حەزی لە بەردەم کامێرەیە ئەمە تەنها گومانێکی خۆیەتی و یعنی ئەندازەی ئەدەبی ئەو کەسە دەردەخات ئەمما من ئەمڕۆ هاتووم بۆی دیفاع لە ئیسلام کەم ئەو ئیسلامەی کە سەلەفی صالح لەسەری بووە حەزم لە کامێرە نییە چکە بۆ خۆم کامێرەم هەیە و کەناڵێکم هەیە الحەمدولله بەڵێ بەڕێز سیروان کەمال کۆمنتێکی نردووە ئەڵێ داعش تیرۆریستێکی دڕندەیە یان نا هیچ فڕی بە ئیسلامەوە هەیە ڕاشکاوی مامۆستا با وەڵام بداتەوە وڵای من ناکرێەوە هەموو خەوتوانە تازە هەر یەکەی سعات ئەوەندە بە خەبەر دێ و دیسان بۆیش چیرۆکەکە دووبارەکەینەوە لە ڕوودا و با ڕاشکاوانە باسم کرد باڵێ بەڕێزێک بەناوی یادڕانیە ئەڵێ بۆچی مامۆستا عەبدولڵەتیف تەنها باسی ئیسلامیەکانەکات ڕاست نییە من ئێستا باسی چیم کرد لەم دانیشتنەمدا
باسی دیموکراسیت کرا باسی هەشتێ پێچوانی شریعەتی خوا بێ باسی هەر یاسایەک لەگەڵ دینی خوا نەگونجێ باسی هەمووی چ شتێک مخالفی ئیسلام بێ ئێمە پێ ڕازی زۆر باشە ئیسلامی بیکە علمانی بیکە چێ بیکە ڕازی نین. زۆر سپاس یەکەم بۆ ئامادەبوونت لە ستودیۆ بەرنامەی بەڕاشکاوی سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بینەرانی بەڕێزیش خۆشەویستانم ئەڵقەیەکەمی بەرنامەی بەڕاشکاوی لێرەدا لەگەڵ دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد کۆتایی هات سواز بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا بینەرمان بوون داوای لێبوردن لە هەموو ئەو بەڕێزانە ئەەکەم کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بە کۆمنت پرسیاریان ئاراستە کردبوو کە فریا ناکەوین حتمما لەو کاتەکەمەدا هەموو ئەو کۆمنتانە بخوێنینەوە تا سێشەمەی ئایندە و بەرنامێکی تری بەڕاشکاوی هەموو لایەکتان لە خۆشیان.